ئەم تابلێتی لە بەردەستی منە لەلایەن کۆمپانیایەکی بەنێوبانگەوە بە تایبەت بۆ تێکپڵەز نێردراوە و ئەو شەڕەفەیان پێداوین بۆ ئەوەی ئێمە بە باشترین شێوە پێداچنەوەی بۆ بکەین. لەوانەیە ئێستا گشتان بپرسن ئاخۆ دەبێت ئەمە تابلێتێک بێت پاشکەمێکتە دەگەڕێنەوە لاواتان بۆ پێداچنەوەی تەواوی ئەم تابلێتە نایابە. سلاوی خی گەورەتان لەبێ من مەسوول باسم لە تێکپڵەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بێ خۆشەویست لە ڤیددیۆیەکینێ پێداچنەوەیش تایبەت بۆ بەرهەمێکی تایبەت لەگەڵتانی. پێشەوەی بچینە سەر باسکردنی بەرهەمەکە و پێداچنەوەی تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکە گەربینەرێکی نوێی هەروەها لایک و شێری ڤیددیۆکان بیر نەچێت بۆ زۆرترین کەس سوودی لێ بینێت و زەنگوڵەکەش چالاکە بۆی لە کاتی دانانی ڤیددیۆنێ ئەگەنامە چەناڵەکەمان بێوەی خۆشەویست بێت و ئێمە سوپاسان دەکەین. ئەم تابلێتی ئەمڕۆ لە بەردەستمانە تابلێتی کۆمپانیای دۆجیە. پێشەوەی بچینە سەر باسکردنی جۆری تابلێتەکە دەمەوێت ئاماژە بۆ بدەم کۆمپانیای دۆجی کۆمپانیایەکی چینیە لە بواری بەرهەمهێنانی مۆبایل و هۆشمەندەکان و تابلێتە هۆشمەندەکان کار دەکات و بەرهەمەکانی دەنێرێت بۆ گشت بازاڕەکانی جیهان و بەرهەمەکانیشی بەڕاستی نایابن. ئەم تابلێتی ئەمڕۆ لە بەردەستی ئێمەوە بۆ ئێمە نێردراوە بە تایبەت و شرەفەیان بۆ ئێمە داوە کە پێداچنەوەی بۆ بکەین تابلێتی دۆجی TCS کە تابلێتێکی نایاب و نازدارە و ئێستا لە بەردەستی ئێمەیە و ئێمە ئەزمونمان کردووە و دەچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی ئەم تابلێتە و بازارە کارتۆنەکە لەم لایەدا بنێن و ئەمەش تابلێتەکەیە کە تابلێتێکی زۆر جوانە لە ئەوەی لە بەردەستی ئێمەیە ڕەنگە گرەیەکەیتی و تابلێتەکە خۆشبەختانە بە سێ ڕەنگ بەردەست کراوە کە ڕەنجی گرەی و هەروە ڕەنجی بلاک و ڕەنجی بلووە. ئەم ڕەنگە گرەیە گەر سەیری بکەن لە بەش پشتەوەدا بە شێوەی دوو ڕنگ نەخشێنراوە و هەروەها کامێرایەکی سەرەکی لە بەشی سەرەوەدا هەیە کە دەورەی بە بازنەیەکی سوور دەورە دراوە و هەروەها بوونی فلاشێکە و کامێرایەکی تریشمان هەیە بە هەمان شێوە. لە بەشی پێشۆشدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی فلات دەکات. زۆربەی تابلێتەکان یاخود بڵێن ئەو پادانەی ئێستا بەردەست لە بازاڕەکان ڕوونمایان فلاتەوە و هیچ سەماوانەوەی تێدانی و کۆمبایلە هۆشمەندەکان. لە بەشی لاڕاستی تابلێتەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی تابلێتەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجشمان هەیە و هەروەها مایکێکیشبوونی هەیە. لە بەشی سەرەوەدا تابلێتەکە دوودانە بڵنگۆمان هەیە و هەروەها لە بەشی لای چەپی مایکێک بوونی هەیە و هەروەها دەرچەیەکی تر هەیە کە تایبەتە بە پەیوەستکردنی تەختەکلیل یاخود کیبۆرد کە دەتوانی کیبۆرد تەختەکلیلیش لێ پێوەست بکەیت و بە شێوەی کۆمپیوتەر یاخود بڵێن تابلێتێکی بچووکراوە و کۆمپیوتەرێکی بچووکراوە تابلێتەکە بەکاربهێنێت. لە بەشی خوارەوەدا دوودانە بڵنگۆی ترمان هەیە بەم شێوەش لە دوودانەیە بڵنگۆ لەسەرەوە دوودانە بڵنگۆ لە خوارەوە بەمەش دەبێتە 4 بڵنگۆ و دەنگێکی زۆر ناوازەشی هەیە لە کاتی بەکارهێنان بۆ دەنگ کە کۆمەڵک تایبەتمەندی دەنجی تێدا کە دواتر دێنە سەر باسی گشت تایبەتمەندەکانی و هەروەها دەرچەی بارگاویکردنەوەمان هەیە و خۆشبەختانە تابلێتەکەمان پشتگیری لە سیمکارد دەکات و هەروەها پشتگیری لەوەش دەکات کە بیرگەکەی زیاد بکەیت لە ڕێگەی میمۆری دەرەچێوە و لە بەشی خوارەوەشدا دەرچەی هێدفۆن جاکمان هەیە کە ئەمەش شتێکی نایابە کە لەم تابلێتەدا هەیە و لە ناوەڕاستی ڕوونماکەشمان لە بەشی لای ڕاست لە ناوەڕاستەکەی کامێرایەکی سێلفی بوونی هەیە. تابلێتەکە لە ڕووی دیزاینەوە دیزاینێکی زۆر جوانی هەیە و لە ڕووی ئەستوریشەوە ئەستوریەکەی 7.6 میلیمەترە کە ئەمەش وا دەکات تابلێتەکە کێشێکی زۆر سوچی هەبێت و لە کاتی بەکارهێنانی زۆر تابلێتەکە دەستەکانمان بێزار نەکات و ئاسوودەییمان پێ ببەخشێت. هەمیشە ئێمە کە دێنە سەر باسکردنی گشت تایبەتمەندەکانی بەرهەمەکەمان سەرەتا لە ڕوونمای بەرهەمەکە دەست پێ دەکەین و ڕوونمایم تابلێتەمان قەبارەکەی 11 ئینجە لە زۆری IPS LCD باڕۆنی 2.4K و هەروەها تابلێتەکە لە ڕووی بیرگە و ڕامەوە خاوەندارێتی لە بیرگەیەکی 256 گیگابایت دەکات و هەروەها بیرگەکەشی زیاد دەکرێت لە ڕێگەی میمۆری دەرەچێەوە تاکو 1 تێرابایت
و هەروە تابلێتەکەمان پشتگیری لە سیمکارتیش دەکات و سیمکارتیش دەخوێنێتەوە کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر گرنگە کە لەم تابلێتەدا هەیە و ڕامەکەشی لە جۆری LPDDR4X کە 6 گیگابایتە و هەروە لە ڕێگەی سۆفتوێری تابلێتەکە دەتوانێت 2 گیگابایت ڕامی تر زیاد بکەیت بەمەش دەبێتە 16 گیگابایت ڕام کە ئەمەش هەماشەوە تایبەتمەندێکی گرنگە کە لەم تابلێتەدا هەیە. لە ڕووی چارەسەرکردەوە تابلێتەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەری سپێدڕوومی T606 دەکات کە 2.4 گیگاهرتزە کە 12 نانۆمەتریشە. لە ڕووی باتریەوە ئێستاگەر بێنە سەر باسکردنی باتریەکەی قەبارەکەی 8580 ملی ئەمپێرە بە توانای بارگایی بوونەوەی دەوات کە باترێکی قەبارە گەوری هەیە کە ئەمە ژوا دەکات تابلێتەکە بۆ ماوەیەکی دوور درێژ بەکاربهێنیت بەبێەوەی بە زووی باتریەکەی دابەزێت و ئەمە ژوا دەکات بۆ ماوەیەکی زۆر دوور درێژ تابلێتەکە بە ئاسوودەیی بەکار بهێنیت و لە ڕووی بڵندگۆشەوە تابلێتەکەمە خاوەندارەتی لە 4 دانە بڵندگۆ دەکات بە تەکنەلۆژیای های ڕیس ئۆدیۆ کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لەم تابلێتەدا هەیە و ئەمە ژوا دەکات کە تابلێتەکەممان دەنگێکی ناوازە و بەرزی هەبێت و نایاب بێت لە کاتی بەکارهێنان بۆ ئەو میوزیک و ئەو گۆرانیانەی کە هەمیشە ئێمە حەزمان لێیە دەنجان بەرز بێت و بە ئاسوودەیی گوێیان لێ بگرین. ڕمان تابلێتەکەمان لە ڕووی ڕووکارەوە ڕووکارێکی تایبەت بە کۆمپانیای دۆجی لەسەرەوە ڕووکارەکەش بنچینە کراوە لەسەر ئەندرۆیدی 13 کۆمەڵێک تایبەتمەندی تریش هەیە کە لەم تابلێتەدا هەیە کە ئەوەیە کە پشتگیری لە تەکنۆلۆژیای واید ڤاین L1 دەکات کە ئەمە ژوا دەکات ڤیددیوەکانی ئەمازۆن پرایم و نێتفلێکس بە بەرزترین کوالەتی سیر بکەیت لەسەر تابلێتەکە و ئەمەش بە هەمان شێوە تایبەتمەندێکی زۆر گرنگە کە لەم تابلێتەدا هەیە. لە ڕووی کامێراشەوە لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە کامێرایکی سەرەکی دەکات بە هەستەوەری کۆمپانیای سۆنی کە 13 مێگا پێکسلە و لە بەشی پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایکی سەلفی دەکات بە ڕۆنی 8 مێگا پێکسل. ئێمە بۆ یاریش بەکارمان هێنا تابلێتەکە کۆمەڵە یاریمان لەسەر تاقی کردەوە و ئەزمونمان کرد تابلێتەکە تا ڕادەیەک لە ڕووی چارەسەرکەرەکەیەوە ڕاستە چارەسەرکەرەکەی 12 نانۆمەترە بەڵام بۆ یاریش دەتوانین بڵێن ئەیبێکی وای نییە و کێشەیەکی وای نییە و بۆ یاریش شتێکی زۆر باش و زۆر گونجاوە. ئەم تابلێتەکە بۆ ئێمە نێردراوە نرخەکەی تایبەتە بە بازاڕەکانی جیهان بە گرنتی فەرمی کۆمپانیای دۆجی و هەروەها نرخەکەی $299 ئەمریکیە کە ئەم نرخە بۆ بازاڕەکانی جیهانە و دەتوانن لەو لینکانی کە لە دیسکریپشنی ڤیددیوەکەدا دینین و دەتوانن تابلێتەکە بکڕن و بە خۆتان ئۆردەری بکەن. ئەوەی باسمان کرد گشت تایبەتمەندەکانی ئەم تابلێتە بوو ئێمە هیچمان نەماوە دەربارەی ئەم تابلێتە بیڵێن و سەبسکرایبی چەناڵەکەی ئێمەتان لەبیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیددیوەکان بکەن بۆ زۆرترین کە سوودی لێ بینێت و زەنگوڵەکەش چالاکەن بۆی دەکاتی دانانی ڤیددیو نوێ ئەگەر ئەمە چەناڵەکەی ئێمە پێوەی خۆشەویست بات. تا ڤیددیو داهاتوو بخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.